نسبەت بەو پرسەی کە ئێستا بۆتە چەند ڕۆژێکە لە ڕاستیە لە میدیا و لەولا قسەی لەسەرەکرێ ئەمە حەقیقەت ئێمە لە وەزارەتی پێشمەرگات لە ڕووی ڕەسمیەوە هیچ شتێکمان لەبەردەست نییە. یعنی ئەمە کارکردن لەسەر وەها حاڵەتێک پێویستی بەوە بە ڕەسمیات هەیە، بۆیە هەتا ئێستاش وەزارەت چاڕوانیەکانی ئەوەیەوە کار بە شێوەیەک لەسەر ئەم بابەتەکە کە ڕەسمیەتێک بکەوێتە دەست وەزارەت هەتا بتوانێت مخاتەبەی بەغدا و لایەنە پەیوەنددارەکانی تر بکات لە بەغدا نسبەت بەم حاڵەتە. گومانی تیان نییە کە ئەمە خەم و پرس و کێشەی هەر هەمومانە پێشمەرگە دیلەکان و خەمی خێزان و ماڵبات و کەسوکاری ئەوان خەمی هەمومانە، بەڵام ئێمە وەکو لایەنی فەرمی وەکو وەزارەت وەکو حکوومەت دەبێت بە شێوازێکی ڕەفتار بکەین، تەنها پشت بەو دەنگۆیانە نەبەسین کە لە سۆسیال میدیا قسەی لەسەرەکرێ یانیش لە شەقام قسەی لەسەرەکە. ئێستا حاڵەتی دانووساندن و لێک تێگەیشتن و نزیکبوونەوەی بینی وەزارەتی پێشمەرگە و وەزارەتی دیفاع یانیش هەردوو حکوومەتە ئاگادارن کە بە شێوەیەک لە شێوەکان هەیە. ئەم بابەتانە ناکرێت لە ڕاستیە وەفدی مفاوز پشت ئەستور بیان ئەسناد بکاتە سەر دەنگۆ لە ڕاستیە. ئەوە کارێکە کە ناکرێت، یعنی ناشکرێ وەزارەتی پێشمەرگە پرسیار لەسەر شتێ بکە بەبێ ئەدیلە. ئێمە هەمومان حەزمان لەوەیەوە کاری لەسەرەکەین پێشمان خۆشە لە ڕاستیە بەڵگەی پێویست هەبێ، بەڵگەی پێویست هەبێ بۆی کە بتوانانی بە فەرمی زەخت بکەی و لایەنی بەرامبەر ڕاجێکیت بۆەوەی کە قەناعەتی هەبێ و بێتە بێشەوە لەگەڵت. بەڵام کە تۆ ئەو شتانت نەبوو تەنها پشت دەستور بووی بە سۆسیال میدیا و بە دەنگۆ، ئەوە کارێکە کە ئاسان نابێ، زەحمەتە.